سلامەگەن سەلامەتی زۆر سپاس مەمنون زۆر سپاس باشی دایگەن سەلامەت بی تۆ باشی ئەحواڵە باشە دروستی باشە قوربانی سەلامەتی یاخوا زۆر سپاس مەمنون قوربانی دەستم ماچەکەم سەلامەتی سڵاوی خی گەورەتان لەبێ ئێستا لە ماڵی کاک محەممەدین بۆ ئەوی چیرۆکی ژیانی خۆیانمان بۆ باسکەن لەگەڵ کار و ژیان و کرێچێتیە ژیانیان چۆن بەسەر ئەبن سڵاوتان لەبێ کاک محەممەد و دایگیان هیوادارم زۆر باش بن کاک محەممەدگیان پێمان بڵێت بارودۆخی و ژیانتان چۆنە ئیش و کارت چیە معاشخۆری ژیانتان چۆن چۆنی بەڕێەکەن یاخوا بەخێر بن سەرچاو ڕێز و سڵامانەیە بۆ کەناڵەکەتان و بۆ جەنابیشتان بۆ ئەو کەسانش کە هاوکاریمانەکەن لەم کێشەیە بەڕاستی ئێمە بەخێر بن سەر ئەو چاوم هەتا ماوم یعنی خەرزاری ئێوە بم یەکەم خوا دووەم ئێوە وەڵا بەڕاستیەکەی من حەماڵیەکەم عەربانی حەماڵی پێلا مزگەوتی گەورە ئارەوەڵا ئەیتر معاش و شتیشم بەخوا درۆتان لەگەڵا ناکەم هی عەسکەریمەیە دەوری 300,000 عەسکەریەی بەغا ئەنا معاشی کوردستانم نییە بە عەربانە حەماڵەکەم ڕۆژی 3000 تا 5000 بەخوا ئەنجا ڕۆژی واشەی هەر هیچم دەست ناکەی بەخوا لەو کوڕێکە لەلایە وێسم لای دوکانەکە پارە قەرزەکەم ئێمە بۆ ئێم بە کرێسیارە ئەجا خەڵکو خۆش ماڵێ ناوە بێ ینی هاوکاریمانەکان کەمکەمێ ئارەوەڵەتی ژیانی بچێ و ژیانمان حەز زۆر ناخۆشە ئەو کچێشم وەکو ئەودایکی باسی کرد بەخوا ئێساوەتە گیانمە بەخێر و من بۆ بۆ کرێقان و بۆ مەسرۆفی ئەو کچم بەڵێ ینی تۆ ڕۆژانە لێرەوە ئەڕۆیت بۆ سلێمانی و لەوێ ئیشەکەیت و ییتەوە بەم تەمەنەوە ئەی قورس نییە تۆ هەموو هاتوچۆی و ئیشکردن و بەخوا زۆر قورسیشە کە یەک یالۆ دەرگایت دڵم داخر پێ لەمە ماڵم ساحێ ماڵەکە یام کابرای نووسنگەیەتە سەرما ئەخانۆکە فرۆشن ئیسە خستێتە نووسنگە و لای کا حاجیە لێرە بۆ هەموو ڕاستی درۆ ناکەم دوور لە ئێوەمەتانە ئیتر بارودۆخمان هەر زۆر خراپە بەخواد لە هاوینەوە گەڕم دەسم کردۆ بە پشتێنەی چەند کەسا بۆ قەرزیش تومە بە قەرز بمانیە بە ئەم قانوی پێ بکڕم کەس نەیاومی چونکە ئێمە هیچمانیە کەس نانادایگیان کەسی قەمان پێ ناکەم دڵم زۆرگەنی من زۆر بەزەیمە خۆباتی خوا لە ژیان بە ئەمە یەک بچمە هیچ نەچوومەتە هیچ شوێنێ لە ژیانی دایگەن ئەمە یەکەم جار مەچوون بۆ لای کاکە مەریوانیش خوا لێ ڕاستی بیاتەوە بەدەمەوە ئەو ڕۆژیا بۆ ئێرە چووم تر ئەمیشا لەگەڵما یاخوا خوای گەورە لێتان ڕاستی بێ عاقیبە خێرمون و خوای گەورە دەست و چاوی ئەو کەسانش خۆش بێکە هاوکاری و یارمەتیمانە بە قوربانتان و بە ساقەتان خێرتان بنووسێ ئێمە لەم تەنانەیە دەرکەن پشت بەخوای گەورە کرێسیە ڕزگارمان کرد ئینشاءالله بەخوا هەم دراسیانە شەمی دوعای خێرمان بۆکەن ئەڵێ خوا ڕزگارتان کار لە کرێسیت پشت بەخوای گەورە ئینشاءالله ئێمە لێرین بۆی کە لە ڕێگەی خێرخوازانەوە بتوانین هاوکاری بۆ ئێوە کۆبکەینەوە ژیانتان باشتر بێ پشت بەخوای گەورە ئێمە پێنج سەرخێزانین ئەم کچەم دوو کوڕی لەگەڵایە کوڕەکان بەڵێ لە پیاوەکەی جیابووەتەوە بڵێ لە 2013ەوە جیابوونێتەوە لە یەکیتر پیاوەکە مناڵەکانیشی نەویست وتی بی بە بۆ خۆت و من نامەیە تر ژنی بەسێنێنەوە بەڵاستە مناڵەکانیش لای من و ئەم و کچەکەم و دوو کوڕی پێنج کەس وت کچەکە بۆ خۆی نەخۆشخانەی هیوایە وەڵا 4 ساڵە تووشی بوو تر ئەی ئێستا تەندروستی چۆنە خوا بە زیابێسە باشتریەکە بە جاری 6 مانگی بەمەوە بە خەستخانی و عیلاجی بۆ نووسن
ئەرە وەڵا عیلازی بۆ نووسن شکوری ستە باشترێ بەخوا کچێ تریشمە یاوی شەر توش بۆ بەزە و باشەوە لای پیاوە چۆنی ئەم لەگەڵ خۆمایە ماڵتان ئاوا بێ بەستاقەتان بخێتانەگە خی گەورە لێتان ڕازی بێ یەخوا هەر هەناوێکتان بە حەو حەزیوە بنووسری ئینشەڵڵا یا ڕەبی خی گەورە کۆشکتان باتێ لە بەهەشتا بە قوربانتان بەستاقەتان خێرتان نەگات خوا ئێمە لەم تەنانۆ کرێسیەتی پشت بەخوای گەورە دڵتەنگ مەبن پشت بەخوای گەورە هەموو شتێ زۆر باشە بێ. مامە محەممەد گیان ڕۆژانە چۆن چۆنی ئیش و کارەکانە ئەەکەی چۆن جێوی ژیانە پیاکەی؟ وڵی ڕۆژانە هەر عەرزم کردی بەخوا هەر حماڵی یەکەم لە حماڵەکە زیاتر هیچی ترم نییە ئارە بەخوایتر زۆریش لە خۆمەکەم بەخوا جاری وایە لەگەڵ خێزانمە خەریکە ئەیکەین بەشەر ئەڵم ناتوانم بڕۆم زۆر لە خۆمەکەم بەخوا زۆر لە خۆیەکە فقرات بەخواوە ئەوە خۆیەتانێ هاتین پین لە یەک جیابینەوە ئەیگو ڕۆ ماڵەکە بەجێڵ ژن و پیاوەکات بوونە سەرمانتم مناوە ئیدارە ناکەم بەو شێوە ینی سەر ڕایەوە کرێچێتین لەسەر ئەوە شنکەوە خانوەکە چۆڵی بکەن و هیچ شوێنێکی ژیانتان نییە کە ڕووی تێ بکەن بوونە و بەردەرگار ئێمە مەعیدمان ساڵێ بوو وەڵای خانیشم دەست نەکە بەخوای گەورە چوومە حەچین و سینگەیە پرسیارم کرد دۆکتومە خێرتانەگا گەرخانی کرێبێ نییە لە عربەتە فرۆش شەیە بەس کرێ نیە ئەنی تەنانەت خانوویکیشتان دەست ناکەوێت بۆ کرێکی بۆی بتوانن ژیانێکە بەسەر من هەوڵە بەخوا هەموو کەسم وتووە خۆم چوومەتە نووسینگەکان ئەڵە وەڵای ئەو کاک حازیشەکە خانۆی لەلایەتی وەڵای خوشکەکەم کە خانی کری هەر نی بۆی مەگەڕێ ئەتم کاک حاجی گیان دەستم دامێن و بێ خێری دەگا کە مەعیدەکەمان تەوا بوو ئێمەمان یەک مەعیدەکەمان تەواو بووی ئەممانی دوای تر ئێمە حەقی کابرایە بڵێ حەڤە ڕۆژە لایەوە ئەمڕۆ هەژدەیمانە حەڤە ڕۆژە لایەوە وتی وەڵای خەموو نەبێ منیش یارمەتیتانم یەخوا ماڵیاوە بێ وەستش بەر خاتری خی گەورە زستان و ڕەمەزانە کاک حاجی ناتۆتە سەرمان و کەسی نێنە کە مشتری بێت خوا لێ ڕازی بێ لەگەڵ ئێوە یەخوا خی گەورە چاکی بۆ بکای ئەمینیشەڵڵا مامە محەممەدگیانی ئەی تۆ چی ئەەکەیت بارودۆخی ژیانتان بەم جۆرەیە عنی کچێک لەگەڵایە و هەروەها دوو مناڵی هەیە چۆن چۆنی پێویستی ئەم پێنج سەرخێزان دابین ئەکرێ بەم مەسروف قورسیا بەم مانگی ڕەمەزانە چۆن چۆنی ئەتانەوێت ئێواران بەربانگکەنەوە پاشێوانان خوان چیتان هەیە پێویستیەکانتان چۆن دابینەکەن نەبەخوا هیچ شتێک نابین چاوەڕێی ڕەحمی خوای نوێتر ئەو تۆزە عەربانەی ئەگەر شتێکمان دەستکەوێ بەخۆ خەڵکیش ماڵێن ئاوا بێ لەگەڵ ێواتری یارمەتیمانە کەم کەم ئەی خۆ هیچ بەخوا کچەکەمانە نەفسی پێ ناخۆشەکە یەکێ دخوا دەزە بە 10,000مان بۆیێنی یام مریشکێکمان بۆیێنێ یام شتێکمان بۆیێنێ کچەکەم نەفسی زۆر پێی ناخۆشەڵێ دایە خۆزگە ئەمردمە چوون بە ناخێەوە ئەرزاوە خەڵقێری پێ نەکردی نای ئەرە وەڵای چی بکەن چاریش حاڵمان زۆر شەڕە هەتا بڵێ حاڵی فرۆشتم بۆ ئەو کچم بەخوا یعنی کە تووشی ئەم نەخۆشیە بوو ئەمەلیات و هینیان بۆ کردووە کەس پارەی نەیەوامی ترکم با ماڵێک خۆمە قیر و سیابی فرۆشم خی گەورە تر کەوتومەتە کرێسیە بەخوا گەورەی ئینشاءڵڵا هەموو 4 ساڵیشەوە لەکانی گۆمە خانۆکەی ئەوش فرۆشرا ئیندار ئیزنیانام وتیان وەڵایکەم لێش خانوم گران بوو بە 200,000 بوو من بۆم نەیەگیرە معاشرەتم نەڕۆی ئەرە وەڵڵا ئیتر هاتم بۆ ئێرە دوای جەژنی ڕەمەزان پارەکاتوین بۆ ئێرە بۆ ئەم ماڵە ئیترەوە ئەمی ژەڵێ مەڵا پارەکەم پێویستە ئەی فرۆشم و دادەگیان و بۆم چۆڵکەن و وایستا ئێمەش نازانم تێمان گیرەوە وەڵڵا دایمە شەڕمانە لەگەڵ ئەمە کە لە ژیانمان شەڕم لەگەڵ نەکردن هە ئامۆزای خۆشمە ئێمە ینی بارودۆخی ژیانتان وای لێ هاتووەکەوە ژیانتان بەتەواوەتی ناخۆڵێنێ من بەسەرەوە وای لێ هاتوو بێتە کێشە لە ماڵەکە بێدەنە بە ماڵم بەشم قەی ناکە ئەو بیبڕێتەوە نایبڕێتەوە ڕاستەکەی ئەڵێ یا خۆمە یا ئەڕۆم کە پڕ بوو ئاشتی ماڵە بەڵێ وایە ئەرە وەڵا گیانێ خۆخواڵێتەکەی منیش ئاوای لە بەرچوی خۆتە منی ناتوانم منیش هەرەونە دەسەڵاتمێ ناتوانم یاگەرەوە تۆزەم عاشیشمانە نەبووایە چیمان کردایە ڕاستەکەی بەخوا گیانم بۆ ماوەشەی بۆ عسکاریەکەمە بەخۆ بەڵێ بەڵێ ئەی خۆی نەخۆشیەکی درێژخایەنە تەندروستی چۆنە وەڵی تەندروستی ماوەی لە بەرچاوەتە ینی وەکو نەخۆش نیم بەس چاوم دابەزیوە بەڵێ ئەرەوەڵە حاڵ ینی لەسەر تۆ لە بەرچاومە ئەوە ینی زۆر لێڵی بەڵێ ینی باش ناوینم
ینی چاویش بەتەواوەتی چاویشم خەریکە بەتەواوەتی لێ دەزێن نەیخوانە بەخوا من زەختمە شەکرەمە بەخوا دەڵامی ناسیا لە بەردەما بۆ توێتی بۆ مەرحەبای مناکەی بەخوا کاکە ناو ناسم یانی ناسیاوی نزیکیان ئەڵیاتوو یان عربانەکە پاڵێن وەختی وایە ئەی بەمە دوکانێکی تر ئەو دوکانی ئەو نانیشانی کە پێمەن ئەی بەمە دوکانێکی تر بەڵێ من نییە کاکەمەی کێ ناوتە وام ناتوو زۆر لە خۆمەکەم بەخوا چەند ڕۆژڕۆیی وەحر بە خاڵیاتۆ لەولاوە ئەم لەولاوە بێستی تۆ بۆ ئیژنائیت ئیشەکە نییە ئەو سەریش 1500 کە ڕۆمویەمەوە ڕاتویێتەوە هیچی بۆ نامێنێتەوە ئیتر زۆر زۆر داوەتان نیەکەین مەمنونتانین هاوکاریمانکەن بەس لەم ینی خانوویەکمان بۆ دابینکەن هیچمان لێوەنە بەس ڕەحمی خوا خوا کۆچێکتان باتێ لە باشتە لەو بەهشتی بەری نەخوا یەکی یەک کۆشتان باتێ پاداشی خێرتان باتەوە ئینشەڵا خی گەورە پاداشتی خێری هەموو لای ئەو کەسانە باتەوەکەوە بەردەوام دەستیان بەخشین و هاوکاری کەسانەوەکو ئێواکەن بەخوا هەموو ڕۆژە دوعای خێری بۆکەم لەسەر ئەو بەرماڵە ئەوە نەخێریەگە هەست کەسێ یارمەتی ئەمە بە متر ئەوە لای خواگیانە نووسیت کە زاگای لێنی خی گەورە چاکیان بۆ بکە حەز کە یارمەتی ئەمە وای گەورە هەشتی بەرینیان بە ئیشەڵا بە نسیبی و بە شاد بن بە بەهشتی بەرین خوایە خوا لێتان ڕازی بێ ئێوەش هەموو لایەکتان ڕازی بێ ئیشەڵا ماڵتانەوە دوعای بێن بۆتان خۆش بێ بە قوربانتان زۆر زۆر مەمنونتانم. بەڵێ بەڕێزان ئەمەش چیرۆکی ناخەشێنی خێزانی مامە محەممەد بووکەوە باسی خۆیان کرد لە چ سەختەیەکی ژیانان و چۆن بژێوی ژیانیان دابینەکەن ئەمەش هاوکاریەکی دەستگای خێرخوازی بەخشینە ئیشاڵڵا کەمێک لە پێویستەکانتان بۆ بکاتەوە سەد ئەو نەتا خێر بەرەکەت برژە بەسەرە و ماڵتان ئاوا بێ مەمنونتانی مەمنونی هەموو لایەکتانی ئینشاڵڵا پاداشی خێرتان پێویستەکانتان بۆ پڕ بکاتەوە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە مەمنونی هەموو لایەکتانی پشت بەخوای گەورە لە ڕێگەی هاوکاری و بەخشینی خێرخوازانەوە پشت بەخوای گەورە ئێوە ڕزگارتانە بێ لەم بارودۆخە ناخۆشی و ژیانتان ئەگۆڕێتتان نەپارڕینەوە خانوویەکمان بۆ دابینکەن لە کرێچێتی نەجاتمان هیچ ترمان ناوێ ڕەحمی خوا ئیتر فەزلی خوا و ڕەحمی خوا بڕژێ بەسەر هەموو لایەکە بە تایبەتی بەخشین و هەموو جەماعەت کە بەشداریان کردەوە لەمەش زۆر زۆر مەمنونتانی یەخوا بەخێر بن سەر چاو ماڵتان ناوە بیاخوا. چیرۆکی ئەم خێزانە بەڕێزەش لێرەدا کۆتایی هات کەوا ئێمە هاوکاریەکمان گەیاندوتە دەستیان و چاوەڕی هاوکاری و هیمەتی زیاتری ئێوەی بەخشەرانن کەوا بگەینە دەستگای خێرخوازی بەخشین تاکو بتوانن ژیانیان زیاتر باشتر بێت بتوانن بە ئاسوودەی ژیانیان بکەن و دڵخۆشی بۆ ئەم خێزانە بەڕێزە بگەڕێتەوە و ماڵتان ئاوە.